دەکات. گرنگی سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی پێگەی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لەگەڵ میوانەکەم و توێژ دەکەم. بەڕێز جۆن دیکسن ڕاوێژکاری باڵا لە دامەزراوەی ئاشتی جیهانی لە واشنگتنەوە لەگەڵم دەبێت. بەڕێز دیکسن سپاس کە لەگەڵ کوردستان 24 گرنگی سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا لەسەر بانکشتی فەرمی حکوومەتی ئەمریکا لە کاتێکدا کە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئالۆزە کۆمەڵێک گۆڕانکاری هاتوونەت ئاراوە هاوکێشە سیاسیەکان گۆڕاون چ کاریگەریەکی لەسەر کۆیەم بابەتانە دەبێت چۆنی دەبینن؟ بەڵێ ئەمە ئێستا چەندین گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بە تایبەت دوای سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین شت ڕوویان داوە و زۆر دڵخۆش بوون بەو پێشوازیە گرنگەی لە سەرۆک ترامپ کرا. بەدڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆری هەیە و ئێستاش سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەردانی واشنگتنی کردووە. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا زۆر بێهاوتا و ناوازن و زۆریش بەهێزن. ئەو ئەرکەی کە ئێستا لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەمان شێوە لەلایەن ئەمریکاوە بەرز دەنرخێنێت و بەیان سەمی عەبدوڕەحمانیش پێشتر نوێنەری حکوومەت بۆ لە ئەمریکا و زۆر بە گرنگیەوە بە باشی کارەکانی کردوون. زۆر باشە. بنەمای ئەو پەیوەندیە بەهێزانی کە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان هەیە بۆچی دەگەڕێتەوە؟ چۆن و متمانێ لە لای ئەمریکا دروست بووە کە چاو لە هەرێمی کوردستان کات بە جیاوازتر لە ناوچەکانی دیکەی عێراق بە تایبەتی؟ وەکەوەی ئاگادارین هەرێمی کوردستان جۆراوجۆریەکی زۆری هەیە و چەندین پێکهاتەی جیاواز لە ناوچەکەدا هەن. پێکەوە ژانێکی ناوازە لە هەرێمی کوردستان هەیە و گروپی جیاواز نەتەوەی جیاواز هەن. ئەمە مۆدڵ و شێوەیەکی جوان و نمونەیەکی جوانی ناوچەکەیە. باشە. ئەوەی کە لێرەدا هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا و پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بەهێزتر دەکات سەقامگیری هەرێمی کوردستانە بە تایبەتی کە ئێستا بۆتە ناوچەیەکی سەقامگیر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمریکا چۆن سوود لە سەقامگیری هەرێمی کوردستان وەردەگرێت بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی بۆ برەودان بۆ پەیوەندیانە و هەرێمی کوردستان چی دەست دەکەوێت لە هاوبەشیکردنی بەرژەوەندیەکانی لەگەڵ ئەمریکا؟ ئەمە پرسیارێکی ناوازەیە. ئەم بەرژەوەندی ئەمریکا لە ناوچەکە تەنیا سەقامگیری نییە بەڵکو توانایەکە بۆ ئەوەی توانایەک بۆ ڕەتکردنەوەی نەهامەتی و ئاڵنگاریەکان و ئەم توانایە کە هەرێمی کوردستان هەیەتی. هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارامە بەشێکی ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر بۆیەش بۆتە جێگەی سەرنجی ئەمریکا و پەیوەندێکی زۆر بەهێز و ناوازە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا هەیە. ئەمە بەهۆی ئەو سوودەیە کە لە نێوان هەردوو لا هەیە و بە هەمان شێوەش ئەم نمونە جوانەیە دەکرێت هەرێمی کوردستان بباتە قۆناغێکە بێتە نوێنەرایەتی. ئاماژەت بە ئەو نمونە جوانە کرد کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕۆی سەقامگیری و ئاسایشەوە. ڕۆژی نزای نیشتیمانی لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو جەنابیشت لێرە ئامادە بووی هاتی هەرێمی کوردستان. ئێستا ئەم نمونەیە کۆپی کراوە لە ئەمریکا شکاری پێ دەکرێت. چیت لە کوردستان بینی ئەوەی کە کوردستان توانێتی لە ڕۆی ئازادی ئاینی و لە ڕووی سەقامگیری و ئارامیەوە بۆ وڵاتانی دیکەش بێتە نمونەیەکی باش و باڵاوەم پەیوەندیانە بەردەوام بکات؟ بەڵێ ئەمە نمونەیەکی تەواو ناوازە و سەرنجڕاکێشە بێهاوتایە لە ناوچەکە لەسەر ئاستی جیهانیش زۆر بە گرنگیەوە سیر دەکرێت و خەڵکی هەرێمی کوردستان گەلی کورد ڕەتیان کردەوە کە ستەمیان لێ بکرێت داوای مافی خۆیانیان کردووە و ئەم پێکەوە ژیانەش کە لە هەرێمی کوردستان هەیە نمونەیەکی زۆر جوانە کە نیشانی تەواوی جیهانتان داوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان کراوە
بەدەر نییە لە تەواوی ناوچەکانی دیکەش و پێویستە بێتە نمونەیە و سەرمەشقێک بۆ تەواوی جیهانیش. باشە یەکێک لەو بابەتە گرنگانەی کە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستاندا بەردەوام جێگەی باس بووە بنیادنانی پایەیەکی پتەوی هاوکاری ئەمنی و سەربازیە کە لە نێوان هەردوولادا هەبووە لە شەڕی دژی ترۆر هەرێمی کوردستان و پێشمەرگە هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا و هاوپەیمانی نێودوڵەتی بوون. پێت وایە لە دوای ئەم گۆڕانکاریانە و ئەم پەیوەندیانە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا هاوکاری ئەمنی و سەربازیەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان چۆن بەردەوام بێت دەچێتە چه ئاستێکەوە؟ بە خۆشحاڵیەوە ئێمە بەنسبەت خۆم من بە تەواوی باوەڕم وایە کە هێزی پێشمەرگە هێزێکی زۆر ناوازە بوون و شەڕکەرێکی ناوازن لە ناوچەکە ڕوبەڕووی تیرۆر بوونەوە و هەمووان دەزانن لەبارەی چیرۆکی پێشمەرگەوە و دەزانن چۆن پێشمەرگە جەنگا بۆ بەدەستێنانی ئاشتی و ئێمە دەمانەوێت تەواوی جیهان ئەم چیرۆکانەی پێشمەرگە بزانێت. زۆر باشە بەڕێز دیکسن ماوەیەکی زۆرەکە لە ڕێگەی گوشارەکانەوە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهان بۆ بازارەکانی جیهان ڕاگیراوە. ئەم وتوێژانەی کە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان هەیە و گوشارەکانی ئەمریکا تا چەندە دەتوانێت کاریگەر بێت بۆ جارێکی دیکە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هاوکات کاریگەری لەسەر بازاڕی وزەی جیهانی بەگشتی؟ هیوادارم هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. ئێستا سەردەمی و کاتێکی نوێیە دیدگایەکی نوێ لە ئەمریکا هەیە. من پێم وایە بە پراکتیکی کارەکانیان دەکەن و پێویستە زیاتریش بە پراکتیکی کارەکان بکرێت. من شەرەفمەندم کە سەردانی سەرکردەی کورد ئێستا لە ئەمریکایە سەرنجێکی زیاتر لەسەر نەوت و بازرگانیە بۆ ئەوەی بتوانین سەقامگیری لە ناوچەکە زیاتر بنیاد بنین. ئەم پەیوەندیە بەهێزەی کە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان هەیە لە نێوان هەردوو حکوومەت هەیە بتوانێت لە ڕووی بازرگانیەوە پشتیوانی بکرێت بۆ ئەوەی لە ڕێگەی ئەم بازرگانیەوە لە ڕێگەی ئەم خۆشگوزەرانیەوە بتوانین ئاشتی لە ناوچەکە دەستەبەر بکەین. باشە کە پێوەکەواتە پێت وایە ئێستا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا گەیشتونەتە ئەو پێگە بەهێزەی کە بتوانین وەکو نمونەیەک ئەمریکا لە هەرێمی کوردستان سەیری هەرێمی کوردستان کات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی کە لە مانگی یەکەم و دووەمی سەرۆکایەتی ترامپ و ئیدارەی نوێدا بەم شێوازە پێشوازی لە هەرێمی کوردستان دەکرێت و سەرۆکۆزیرانی لەوێ لەگەڵ گەورە بەرپرسانی باڵای ئەمریکا کۆ دەبنەوە؟ بەڵێ ئەمە ئەو نیشانەی ئەو ڕێزەیە کە چۆن ئەمریکا دەیبەخشێت هەرێمی کوردستان و ئەم ڕێزەی کە بۆ هەرێمی کوردستانی هەیە لێرەدا دەرفەتێکی زۆر ناوازە هەیە بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی ناواز لە نێوان لایەنەکان بکرێت و هەرێمی کوردستان ناوچەیەکی بێهاوتا و بێوێنەیە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەکرێت زۆر گۆڕانکاری دیکە لە ناوچەکەدا ڕووبدات و دەکرێت زۆر کاری ناوازەتر لە نێوان هەردوو لایەن بکرێت لە چەندین بواری جیاواز لە چەندین کەرتی جیاواز بتوانن هەرێمی کوردستان و ئەمریکا پەیوەندی و هاوبەشەکانیان زیاتر و زیاتر بەرەو پێشەوە بدەن چونکە ئەمە تەنیا لە بەرجەوەندی هەردوو لایەن نییە بەڵکو زۆر باشە لە کاتێکدا کە مەترسیەکانی تیرۆر لە ناوچەکە هێشتا بەردەوامە پێشمەرگە هاوکارێکی سەرەکی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بووە لەگەڵ هاوپەیمانی نێودوڵەتی و ئەمریکا. ئێستا لەگەڵ سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا لە نێو شاندەکەیدا وەزیری پێشمەرگەش هەیە. ئەمریکا چۆن دەتوانێت هاوکاری و پاڵپشتی پێشمەرگە بکات بۆ سەقامگیرترکردنی ناوچەکە هاوکات بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و هاوکاری هاوبەشانی کە لە نێوانیاندا هەیە؟ بەڵێ من
تێبینیەوەم کردووە کە بوونی ئەم وەزیری پێشمەرگە لە نێوان شاندای حکوومەتی هەرێمی کوردستان گرنگە و ئێستا حکوومەتێکی نوێ لە ئەمریکا هەیە ڕێڕەوەیەکی نوێ هەیە سیاسەتێکی نوێ هەیە لە ڕووی سەربازیەوە بەڵام من پێم وایە سەرۆک ترەمپ زۆر بەهێزترە لە ئیدارەی پێشوو لە ڕوبەڕۆبوونەوەی تیرۆر و ڕاگررتنی داعش من پێم وایە پایبندیەکی بەهێزیش هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆر لە ناوچەکە و من ئەم نیەتی ئاشتیە لەلایەن پێشمەرگەشەوە بەدی دەکەم بەڕاستی پێشمەرگە هێزێکی ناوازن ڕوبەڕووی تیرۆر بوونەوە من پێم وایە حکوومەتی ئەمریکا و پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان هەموو شتێک دەکەن بۆ ئەوەی پەیوەندەکانیان بە بەهێزی بهێڵنەوە ئەوەشی پێویستە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ئەنجامی دەدەن. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز جۆن دیکسن ڕاوێژکاری باڵا لە دامەزراوەی ئاشتی جیهانی لە واشنگتن لە واشنگتنەوە لەگەڵمان بووی.